تیپی تۆپی پێی یانەی زاخۆ بەشدار لە خولی نایابی عێراق ئەمساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو بە شێوەیەکی باش خۆی بۆ خولەکە ئامادە کردووە. زاخۆ ئەمساڵ زوو دەستی بە ئامادەکاری کردو چەندین ئەستێرەی عێراقی گواستۆ ڕیزەکانی دواتریش گرێبەستی لەگەڵ 6 یاریزانی پیشەگەر ئەنجامدا بۆ بەهێزکردنی پێکاتەکەی و کەمپێکی مەشقیشی لە شاری ئەنتالیای وڵاتی تورکیا ئەنجامدا. سوودمەند بووین لە ئەنجامدانی کەمپێکی مەشق لە شاری ئەنتالیا بە گوێرەی توانە هەوڵمانداوە بۆ دەستەبرکردنی کارێکی ئەرێنی بۆ لێک تێگەیشتن و لێک نزیک بوونەوە. بەڕاستی ئەم ڕۆژا خۆیان هەرتی پێچی دیکە نەیتوانی وە پارێزگاری لە یاریزانەکانی وەرزی ڕابردووی بکات. زۆربەی یاریزانی نوێن پەیوەندیان بەیانەکانەوە کردووە. تیپێکی باشمانەیە بەڵام پێویستمان بکاتە یاریەکانی سەرەتامان قورسە. یەکەم یاری بەرامبەر کەرخ و دواتر نەفت و شورتە و زەویە و تەڵەبە. بەڵام ئەم یاریانەش تاقیکردنەوەیکی باش دەبێت بۆ من و تیپەکەم تاوەکو سەرکەوتوو بین. ئێمە کار لەسەر پلانێک دەکەین کە جیهان کاری لەسەر دەکات. ئینشاءڵڵا دەتوانین ئاستێکی باش نیشان بدەین. ئێمە نامانەوێت تەنها ئاستمان باش بێت بەڵکو دەمانەوێت بە هەمووان بڵێین زاخۆ تیپێکی ڕێک و پێکە. یانەی زاخۆ بۆ ماوەی نزیکەی 12 ڕۆژ لە تورکیا کەمپی مەشقی ئەنجامدا و 4 یاری دۆستانەی ساز کرد. لا گرنگترینیان ڕوبەڕووی ئالانیا سپۆری پێشەنجی خولی تورکی بوویەوە و بە جیاوازی گۆڵێک پێی دۆڕا. حتى ڕۆدێکی خۆ باش بەرهەفگیری بۆ خۆڵە نایابی عێراقی ئینشاڵڵا بشین ئەفساڵشتێکی باش بکەن دەری جەمهوری خۆش بکەن نەتیجەی باش دەستخۆ ببینن بۆ پلێت پێش بشن ئینشاڵڵا وەکی دیوار لعبتنا پشت جديدا بۆ بتر دامي عم بشن انسجام فريقي ولعبه قاليك بتر بوش ببد معسكر انا اشوفه بالنسبه لي وبالنسبه للمكاتب کەمپە مەشقەکەمان ئەوەی بینی و سافی ڕاهێنەرانیش هەستیان پێکرد سەرکەوتوو بوو. لەوەی دەمانویست ڕێژەیەکی باشمان دەستەبەر کرد چونکە زۆربەی یاریزانەکان نوێن. 4 یاری دۆستانەمان ئەنجامدا. یاریەکان لە ئاستێکی بەرز بوو بە تایبەتی بەرامبەر پێشەنگی خولی تورکیا. هەوڵماندا و نزیک بووین لە یەکسانی. سوودێکی زۆرمان لێ بینی. ئەم وەرزە جیاوازە بۆیانەی زاخۆ لە چاوەرزەکانی ڕابردوو. هیواداری خوای گەورە سەرکەوتومان بکات. ئەنجامەکانمان باش بێت. هەمووان لە خۆمان ڕازی بکەین ستافی ڕاهێنەران و ستافی کارگێڕی و هاندەرانیش. سەرۆکی یانەی زاخۆش دەڵێت زاخۆ کە قەزایەکە و بەشداری خولی نایابی عێراق دەکات شانازی پێوە دەکەن. هەوڵ دەدەن ژمارەیەکی قڕس بن لە خولەکە. بەرهەویت مەج بوو خولا عێراقی مەسەلەن زاخۆ قەزایەکە کو بەشداری خولا عێراقی بوومە شانازیش بێت کە لەو ماژە گرنگیەکە باش دنێ بۆ هەندێک و تو ئیزبات وجودا خوابێکی نابژم یعنی مناف ڕقەمێت بلند بەس هەر حاڵ تو هەوڵ بدێک و ڕقەمێت هەری باش بمینێت ناف خولا عێراقیدا. یاریەکانی خولی نایابی عێراق 25 مانگا دەست پێ دەکات و زاخۆ لە دوایاری ئەم هەفتەیە میوانداری کەرخ دەکات لە ڕۆژی سێشەمە و لە کاتژمێر 3 دوای نیوەڕۆ. یانەی زاخۆ ئەم وەرزە جیاواز لە وەرزەکانی ڕابردوو بە ئامادەیەکی باش و بەهێزکردنی پێکاتەکەی و ئەنجامدانی کەمپێکی مەشق لە وڵاتی تورکیا دەچێتە نێو ڕکابەرەکانی خولی نایابی عێراق. چاویشی لە ئەنجامێکی زۆر باشە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیان زاخۆ.